کەسێک گرنگیەکی خۆیە، چونکە تۆ ئەگەر ژیانت ڕێک نەخەی نەتوانین پلانێک بۆ ژیانت داننەی ناتوانانی ڕۆژانە ئەرکەکانت بەڕێوە بەری، بۆیە کات گرنگە. گرنگی کات لەوەدا دەرەکەوێت تۆ ئەگەر نەتوانیت ڕۆژەکەی خۆت دابەشت نەکەیت بەیانی بە پێی کارەکەت هەڵنەسی لەخەو، بۆ نمونە حەوت هەستی هەش هەستی لەخەو، پاشان دوای ئەنجامدانی کارەکەت ئەو ئەرکانەی کەەوە ئەکەوێتە سەرشانت لەناو خێزانە، چەندی کات بۆ دائەنیت، چەند کات بۆ کچەکەت دائەنی قسەی لەگەڵکەی، چەند کات بۆ کوڕەکەت دائەنی قسەی لەگەڵاکەی، چەند کات بۆ خێزانەکەت دائەنی، چەند کات بۆ خوشک و برا و کەسەکانی کەت دائەنی بۆی کە بتوانی لەگەڵ یانە بەردەوام پەیوەندیت هەبێ. بەڵام بەداخەوە ئەمڕۆ بینیت پەیوەندە کۆمەڵایەتیەکان زۆر لاواز بوون، کاتمان نەماوە بۆەوەی کە لەگەڵ دایکمانە دانیشت قسەیە بکەین، لەگەڵ باوکمانە دانیشت قسەیە بکەین، کاتمان نەماوە دانیشین لەگەڵ کوشکێکمانە لەگەڵ برایەکمانە. بۆیە بینیت باوکێک کاتێکی نییە تەرخانی کا بۆ کوڕەکەی یا بۆ کچەکەی، بۆیە بینیت گەنجەکانمان زیاتر سەرقاڵی تۆڕە کۆمەڵایەتیەکانن، سەرقاڵی هەنێک کارن کەوا ئەو کاتە چۆنەڵی بە فیڕۆ ئەڕوات. ئینسان بزانێت ڕۆژانە چی ئەکا، کارەکانی خۆی جێبەجێ بکە، ئەو کاتانی کە پێویستی دیاری بکە هەشتە و لە کاتی خۆیە. ئیتر هەرەوەم هەیە نازانم بەس شتێکە بووە تۆ لە کاتی خۆیان نەو کرد بێسلەی پەشیمانی بڵێ ئەو کاتە بۆ نەمکرد. بەتاکید نمونەیەک بۆ نمونە تا ئێستا زەواجم نەکردووە. باشە ئێستش حالێن کاتم درەنگ بووە، ئێستا ئەگەر زەواجیش کەم لەوانەیە سوودێکی وای لێ نەبینم، کەی مناڵە بۆ پەروەردە بێت وایە. ئەنجام مەسەلەی کەسابەت یعنی تاخیر بووم تایە بۆی زەرەر و ینی خۆم نەمزانیەوە چۆن ئیشەکانی خۆم جێبەجێ بکەم، کاتەکانی خۆم بە فیڕۆی ئەماوەیە زۆر، ینی هەوڵەیەم ئیشەڵا لەمە دووە ئەوە ڕوونەیاتەوە. سروشتی مرۆڤ خۆی وایە دایمە ئەو کاتەی کە تایە ئەژیر قەدری نازانێ هەتا نەڕوا، کاتێک ڕۆی ئاوڕێاتەوە بۆ دواوە سیرەکات ئەوەی کە لە دەستیاوە ئاخی بۆ خوازیە بگەڕێتەوە. دایمە مرۆڤ نرخی ئەو کاتە نازانێت کە تایە ئەژی، هیچ کاتێکیش نرخی داهاتووی نازانێت، ینی بیر لەوە ناکاتەوە پلانێکە بێ بەرنامەیەکە بێ بۆ داهاتوو، کاتێکیش بەسەرەچێت تەنها ئاخێکە و هەڵەیە کێشێ. بۆیە گرنگە مرۆڤ بۆی کە ئەو ئاخە هەڵنەکێشێ ژیانی خۆی بە بەرنامە بکات. هەر لە گەنجێتیەوە مرۆڤ بتوانێت بەرنمەیەک بۆ ژیانی خۆی دانێت، خاوەنی بەرنمەیەک بووی کەسایەتێکی سەرکەوتو دەرەچیت، خاوەنی بەرنامە نەبیت کەسایەتیەکی بەتاڵ دەرەچیت. ساڵی 23-25 وانە یعنی کات زوو ئەڕوا مرۆڤ ئەبێ فریای خۆی کەوێ، ئەبێ پلانێکی بۆ خۆی دانێ، یعنی بەلای منەوە ئەوەی ڕۆشنبیر بێ و ئەوەی ژیانی خۆش بێ ئەبێ ڕێز لە کات بگرێت. مبالغە ناکەم ئەگەر بڵێم من یەکێکم لەو کەسانەی کە ڕێز لە کات زۆرەگرم، حتا لە ماڵەوە بەیانیان لە کاتی خۆی هەڵەستم. خەزانەکە مەڵێ ئەمڕۆ پشووە بۆ پەلاکەی، یعنی من کاتم خۆشەوێ بەبێ مبالغە و ئەوە ڕاستیەکەی. جارێ قسەی لەسەرەڵەوە کوشم شێر وایەگە نەی بڕی ئەدوڕێ، ئەوەش کە ئەڵێ عەقڵی سەم وایە ئەوەم ناکرد. ئەگەر تۆ خاوەنی ئەزمموی پێشترنە بەو هەڵانەت دەکردایە ئێستا و ئەزمونت نابوو، ئەمە لەسەر کات. ئەو کاتەیە کە لە دەستم ئەچێ و شتێکی تیا ناکەم هەستەکەم، یعنی بەڕاستی زیانێکی گەورە بەخۆم گەیاندووە. کات زۆر پیرۆزە، ئێمە بۆ دواکەوتوین، ڕۆژهەڵات بۆ دواکەوتەوە لەبەر ئەوەی ڕێزی کات ناگرن. کات ڕێزی لێ ناگرین، هۆکاری خۆی، هۆکارەکان دەرەچین، ناوەچین، سیاسین، ناتوانانی تەوزیفیکەی لەسەر یەک شتی معەن، لەبەرەوە کات لای ئێمە ئەسڵەن هەر حسابی وە ناکرێت. بە فیرۆبڕی زەرێرەکەی کات
ئەڵێ چۆن ئەڵی کاتێکی زێڕین ئەو کاتە زێڕینانە قەت نابێت لە دەست پێی. وەختی هەیە وەختی ئیسراحەت شەوە کە ئەڕوویتە ماڵێ من ئیسا لێرە ئیشەکەم چ پێویستەکە من مۆبایل بەکاربێنم جارێ واز لە ئیشەکەم بێنم ئەمە چیە سەیری مۆبایلەکەم کە ڕۆیشتمە ماڵێ سەیری مۆبایلەکەم ئیستا ئیشەکەم هی ئەوەکە کە من مەحاولە بکەم ئیشەکەم بە پێی شتی فرۆشم لە سەیری مۆبایل بکەم جاری وایە سەیری مۆبایلەکەی مشتریەک لێرەوە ئەڕوا کازانێک مەشغوڵی نایەت شتی لێ ناکرێت. ئەبێ پیلانی بۆ دانێ ڕۆژانە کە هەڵەسیت بانیا هەڵەسی ئەبێ کاتەکان دیاریکەی بڵێن لە سعات ئەنگاچم بۆ ئەوی شتێکم لە ساڵنگا و داوامەکەم یا شتێکەکەم یان بەرنامەیەکم هەیە جێبەجێیەکەم. کۆنەوە ئەو شتە وتراوە کات ئەگەر نەی بڕی ئەدبڕێ کات زۆر پێویستە ینی کات پارەیە کات هەموو کاتێ پارەیە پرۆژەیە هەموو شتێکە ینی کات پێویستە بۆ پێشکەوتنی مرۆڤەکان ینی ئێمە ئەگەر کات بەفیڕۆبین ینی مانە ژیانی خۆمان بەفیڕۆدە. چونکە کات زۆربەی پەندی پێشینانش یعنی ئاگایان لە کاتە کە کات ڕۆی ئیتر گەڕانەوەی بۆ نیە تەمەنیش وەکو سەفەری قتارێک وایە کە ڕۆی گەڕانەوەی بۆ نیە بێ فریای خۆمان بکەوین پێش ئەوەی بگەینە ئەم محەتەی داهاتوو ژیان ئاوهایە خێرا ڕات. منیسا هەموو بەیانێ کاتێکم هەیە زووتر هەڵەسم سعاتێ زووتر هەڵەسم بۆ ئەوەی لە دووریانەکەی سەسنارۆ بە پێم بۆ ئێرە وەکو ڕاضەیەک چکە لەبەرەوەی لێرە دوکانمەیە و ئیشمەیە مەجای ئەوم نییە بچم ڕازە بکەم ئەو مەسافەی کە لە ماڵەوە یەمەوە وەکو بۆ نیسبەت تەمەنی منەوە ڕۆشتنێکی تۆزێ خێرا وەکو وەرزشکردنێک وایە لەبەر ئەوە کە ئاڵم کاتەکە ئەوەیە کاتەکە من کاتەکەی خۆشم بە فیڕۆ نایم. دانان یانی شتێکە کە تۆ کاتی دانایتر فەرزە لەسەر ئەو شتە جێبەجێ بکەیت یانی مەوعیدە لەگەڵ یەشەکدانی فەرزە لەسەر بیکەیت نەوکرد یانی هەم لای کەسەکە عیبارەبی هەم بۆ خۆت پێ بێتاقەتەبی ئەمە بەدەست بوون یانە شتێ لە دڵەوە پێ و ناخۆشە یانی کە ئەو شتە و نەکردی ئێتێکە نەشکرات تازە دەسەڵاتنی ڕۆی و ناگەڕێت. تا چەند ئێمە ڕێز لە کاتەگرین تا چەند گرنگە و کاتێ هەمانە بەشتی سوودبەخشی شەوە بەسەری بێت. وڵی لە سا 75 خەڵکی ئێستا هیچ گرنگی بەکات نایە هەمووی کاتەکانی هەر بە هەوان تا ڕۆی ئای بە فیڕۆ ئای بەبێەوەی لە شتێکی ئیسفادەیە بەسەری بەری کاتێت چکە کات کە لێت ڕۆی ناڵم ناگەڕێتەوانێت اینجا باشترین کەس ئەو کەسێ بدوانێت بزانە کاتەکانی چۆن تەوزیعکات چۆن دابەشەکە. کاتم زۆر بەلاوە گرنگە چکێ بەڕاستی خۆم کە پێم ئەڵێن بەسەر ساعت حەوت لەسەر ئیشەکەت بە ساعت حەوت ڕێک لەسەر ئیشەکەم ئەبم بەڵام کە لێش ئەبمەوە ئەڕۆمەوانێ کاتم پێ خۆشە چکە ئیسراحەتی تیاکەم کاتەکانم زۆر بەلاوە گرنگە جا تۆڕە کۆمەڵایەتەکانیش زۆر بەکار نایانم لەبەرەوەی هەستەکەم مێشکم هیلاگەکە زیاتر ئیسراحەتەکەم زۆر بەکەمی سێریانەکەم زۆر سێری ناکەم. تا چەند تاکی کورد ڕێز لە کات ئەگرێ یاخود تا چەند گرنگە ڕێز لە کات بگرینەوە بەعام ئێمە زۆر ڕێزی لێ ناگرین بە ئەم ڕێزی لێ ناگرین بەڵام زۆر گرنگیشە ڕێزی لێ بگرین چکە کات ئەڕوا و ناگەڕێتەوانێ وایە یاننا جا زۆر گرنگە بەلایمەوە بەڵام ئەگەر ڕاست دەوێت بەعام کۆمەڵگەی ئێمە زۆر لای گرنگ نییە چونکی وایان مەشغوڵ کردوین مێشکمان وا مەشغوڵ بووە زیاتر هەموو بیر و بۆچوومان لای مەعاشە لای مادەیە سێرەکەی لەبەر ئەوەنە بێ مادەیان کردوین هەمووی هەوڵی کاتەکایە بۆ پارە پەیاکردن بۆ مادە پەیاکردن هیچ مەجای هیچ شتێکی ترمان نەماوە. مەوعید وەکو شتێک نییە کات کە داو نایتر لەبێ لە کاتی خۆیان ئەو شتە جێبەجێ نەکرا لە خۆتەوانێ هینی ئەو ڕۆژە و نامێنێ بەخۆ تااقەتی ئەو ڕۆژە و نامێنێ ئای ئەو شتت لە دەست شوێ ناگەڕێتەوە تاو کات شتێکە ناگەڕێت و کە ڕۆی نایێتەوە تاو. هەموو ئینسانە بێ لە ژیانە کاتی هەبێ بەرنامەیە دانێ بووی ئەو بەرنامەیەشتر بە پێی وەسق و شوێنی خۆی بە پێی کاتی خۆی لانەیە یان وعدێکتدا
لەسەرەکەی لە کاتی خواوی بیتە سەر. کات کەوت کات دیاری کرد هەموو دنیا لەسەر وعد و کات دامەزراوە تۆ بەگەر کات بە کات بەکەهێنێنیت و وعد لە وعدەکەی خۆی دواب بکەوی تەخیر بی ئیلا هەو بێهۆیەک یعنی ئەگەر هۆ بێ قەی ناکە بەس هۆیەک نەبێت زۆر ناکە دواب بکەیت. تا چەنەوە کەسانە دواکەون لە ژیان کەسانی تر بە کەمترخەم ناویان ئەبا ترەوانە خۆیان گوێ نادەن ئەگەر کات گوێی بەنێیتر خەڵک گەزانەی ئێستا من بۆ شوێنە گەڵێن کاکە وەرن بچینە بۆ شوێنێک لەگەڵ بەپێ و برادێرێکە یعنی کە لەو دەقاڕێ لە فلان شوێن لە سەعات ئەو نەحازر بین بڕۆی کە لەو دەقە و نان دەچی ئەوە خۆی بەرپرسیارە بوو یعنی هایتر سادە لە یشەکە. بابەتی کات بابەتێکی زۆر گرنگە بە تایبەتی لە بواری گەنجە بڵێن ئەمڕۆ گەنجەکانمان پێویستیان بە شوێن و جێگا و ڕێگایەکە بۆ ئەوەی بگەونە بابەت یعنی بگەونە ئەوەی کە لە کاتەکانیان بە فیڕۆ نەڕۆ سەیری وڵاتانی دراوسێمان بکەیت و سەیری وڵاتانە پێشکەوتەکان بکەیت گەنجەکانیان بە چی بابەتێکۆ خەری کرد یعنی بۆ نمونە وڵاتانی سین ئەم خەلیجی عەرەبیە سەیرەکەی گەنجمانوا هەیە لە ئاستێکە لە تەمەنی هەرزەکاریەوە خەریکی ئەمڕۆ ذەکای ئیسناعیمان دروست بووە یعنی دروست بووە لە عالەما بڵێن ذەکای ذهنی ئەوەتانێکەوە پێشبەرگەی بۆ کرێت لە ئاستی دەوڵەتەکانە بە تایبەتی ئینسانیش لە مانگی ڕەمەزانە هەر وەکو فەردێکی یعنی بسڵمان ئینسانە بێ کاتەکانی تەخسیس بکە هەر کاتێکی دابنات بۆ بوارێک بۆ بواری علمی بێ بواری ڕۆشنبیری بێت بواری ئاینیش بێت ئینسان شەرعی ئەم ئیسلام ئەم ئومەتی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم زۆر گرنگی بە کات دانەوە ئەوەتان خوای گەورە سوێنەخوا بە کاتەکان والعەسر اینجا والفەجری اینجا لە زۆر بابەتەکانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێک باسی کاتی بۆ سەحابە و بۆ یارانی بکردایە زۆر ئیهتیمامێکی پێدرا بەداخەوە ئەمڕۆمە گەنجەکانمانە بینی کاتەکانیان بە فیڕۆڕن هەر گوێ نادا دەکات هەر وەلا کە ئەنەما هەر هیچ لە ئەبێت یعنی حکوومەتی کوردستان بێ بەغا بێت شوێنێک و جێگا دابنا بۆ گەنجەکانمان بۆ ئەوەی بگەونە بەرهەمێت ئێستا وڵاتان تەنانەت لە ناو سژنەکانە دایانانن بەسەوەی کە قەڵەویان بکەن و بڵێن یان بڵێن کاتەکە بۆ زاف بڕۆ فەرمەوەتانێت لە وڵاتانە مەسنع مەکسیک مەستەعی بۆیان دروست کردا هەر کەسێک و لە بواری خۆیدا ئەم جای ئێمە ئەمڕۆ ئەمەی هاتە دەکایەوە شەڕی تەکنەلۆژیای عالەمی ئەمە نەما تو بڕۆی یعنی جاران بۆ نمە بیرەگراوە بە بابی کوردەواری خۆمانەوترا شتێک کۆنەکان ئەمڕۆ شەڕی تەکنەلۆژیایە بەداخەوە گەنجەکانی خۆمان زۆر دوورن لەم بابەت هەر زۆر دوورن لەم بابەتی تەکنەلۆژیا مۆبایلێک بەکارەهێنێ لە مۆبایلەکان نازانێت چی دروست کراوەتەیە بەرنامەی مۆبایلەکان 100 بەرنامە 50 بەرنامی تەحمیل کردووە هیچ استفادەیەکی لە بەرنامەکەیان دروست نەکردووە هیچ کاتەکانشی بەفیڕۆڕۆ من کات استثمارەکەم نا استغلالەکەم هو یەکەم وشەیە حەزەکەم بیزانین استثمار بوون لە کاتە بە حکومێک خۆم سەرۆکی ڕێکخراوەکەم و ڕاهێنەرم فڕاهێنەر زۆر گرنگە بۆی کە بزانێت چۆن کات استثمارکە بۆ نمونە من کە تەدریبێک ئەڵێمەوە کاتی برێک و ئەوانە زۆر گرنگە لای من کە لە کاتی خۆیان بێ ئەوە واکە خەڵک فێر ئیلتیزامێکەکە ئەزمونێکی تازا بێ ناو کۆمەلگایە کە کۆمەلگا بزانێت کات چەندێک گرنگی هەیە تۆ نابێت کات بە فیڕۆ بێ يعني بحقت إما وكرة هنا ربما سرج رخلاكم من خلاش كازو تأثير بوكا للجانتا همو هؤلاء تك بوجور بيركاتوا كتوشون أم كاتا حتى شيء عصيب بتواني تو سود لو كاتبيني شكون أم درفتك استمروا هي
يعني دوور بخوانا خواستەکەی بسان لە کاتێک لە ناکایەکەەوە ئەمری خواکە چیت کردووە ڕابردی خۆتە بۆ ئایندەی خۆتە چەندێ سوودت بیر لەو کاتێک کە هەت بووە چەندێ شتی باشت کردووە چەندێ خێرت کردو بۆ نمونە چەندێ هاوکاری خەڵکت کردووە چەندێ تۆ توانین لە ڕووی ڕاهێنانی خۆتەوە بۆ نمونە کە ئیشێکە لەسەر بولاتنانی ئاشتی و کەمکردن ململانی چەندێ وات کرد ئەو خەڵکە تێبگا ئەم کاتە چەند گرینگە ئێمڕۆ یعنی وەک بەعربی پێڵێن سلاح ذو حدین چۆن مامەڵە لەگەڵ ئەو کاتەیە بکەی زۆر گرنگە بزانیت تۆ چۆن سوودمەندبی لە کاتە و کات بە فیڕۆ نەدەی بە حەقەت و دووش گرنگی لەوەشایە چۆن بتوان ئەو کاتی خۆت نەک بەس بۆ خۆت بەکاری بێهێنی بۆ خەڵکیکە بیکەی ئەمە وات لێکا شتێک کە تۆ شتێکە بەخشی بە هاوڵاتی جیکە بۆ کۆمەلگاکەتە چۆن بتوان وشاری بڵاوکەیتە ناو کۆمەلگایە گرنگی بە کاتەکە بیکە ئەمڕۆ لە بەدەستە تەڕە خواخواانە خواستە توحتمان نەخۆشکەوی ئەو کاتێک کە هەت بووە سوودت لێ نەبینیوە زۆر گرنگە خەڵک بتوانێت حقت احتیمامجی گەورە بەکات بە کات لە دەست نەدا سوودمە بێ لەو کاتانێک کە هەیەی هەم بۆ خۆت بۆ خێزانەکەت بۆ عایلەکەت بۆ کۆمەلگا بە شێژی گشتی چۆن توانی تۆ بیتە بەعربی پێڵێن عضو فاعل یعنی شخصێکی چالاک ناو کۆمەلگایە. ئەبێ ئینسان خۆی بۆ خۆی جەدوەلێک دانات بۆ کاتەکان کاتی عیبادەتکردن هەیە بڵێن لەم ڕۆژانی ئاساییە بۆ ئیشکردنی خۆت بۆ کاروباری ڕۆژانی خۆت دوایسە سەردانی خزم و کەس و کار و ئەوانە چۆن بڵێ سلێ ڕەحم پێ بگەێنی مناسەبات هەیە ئەبێت سەردانی مناسەبەکانش بکەی ئەوش کاتی خۆی ئەوێت ئەبێت جەدوەلی ڕۆژانت بێت ئەمە بڵێن بۆ ڕۆژانی ئاسایی بۆ ڕۆژانی ڕەمەزان ئەبێ کات بە هیچ شێوەیەک بە فیڕۆ نەدەی حتا ئەتوانی لە عیبادەت ئابی هەتا ئەتوانی بە پێی توانە خەریک زیکرکردنی خۆت بیت خەریکی ڕۆژی خۆت بیت نوێژەکان بەڕێکی و پێکی بگەیت چکەوەک ڕۆژانی ترش نییە ڕەمەزان بڵێن کاتەکان تش هەر زۆر بە ئاسایی ئەبێت جەدوەلی خۆتت بێ هەر شتێک و حەقی خۆی بدەیت هەر شتێک و حەقی خۆی بدەیت ئەتر چۆن بڵێ کات ڕۆژانی خۆت ئەوە بەڵێ زۆر ڕاستەوە مەسەلێکی عەرەبی هەیەڵێت الوەقت کەسەیفی ئین لەم تەقطعه یەقطعک ئەگەر بێت و تو ئیمڕۆ ڕۆژی ئیشی خۆتدا نەپەڕێنی ئیمڕۆ لە دەستە ڕوا چۆن بڵێتر ناگەڕێتەوە ئەمڕۆ ڕۆی ناگەڕێتەوە ئەوە مەبەست یەو شتە تا توانی بە ئیشی چاک بە ئیشی ڕێک و پێک کاتی خۆت بە فیڕۆ مەدە بە شتی بەلاش و چۆن بڵێ هەروە بڕوا وەشتی باش و بەڕێخە دائیمەنش گەشتبین بە ینی ڕژبین مەوە لە هیچ ئیشێکە لە ئیشێکا کەوتی لە ئیشێترا هەڵسەر و ئاوا محاولەکە هەڵسیتەوە ئەوە نییە بڕێ دەست بشەی لە دنیا بڕێ کاگەتر تەواو بن تەواو بین. کات یعنی شتێکی زۆر پیرۆزە کات ئەبێ ئینسان مرۆڤ هەموو وەختێک گەرێ فکری لێ بکات دابەشی بکەی کە حتاکو ئەنجام کارەکانت پێ بدەیت مەتەرەن با بڵێن مەسەلێکی عەرەبیش هەیە ئەڵێ الوەقت کەسەیف ئین لەم تەقطعه یەقطعک کات وەکو شمشێرێکە ئەگەر تۆ نەیبڕی ئەدبڕێ ئەبێت تۆ بەدەستی خۆتێت کات هەیە مەسەرەن کاتی پشودان تا بۆ حتا کاتی کارکردن تا کاتی خوێندنە ئیتر هەموو جۆرە کاتێک هەیە. ئینسان هەموو کاتێ ئەبێ بەرنمەیەکی بێ بۆ خۆی کە چۆن کاتەکەی وەسەر ئەوە چۆن ئیش و شکارەکانی دا ئەپەڕێنێ ڕۆژانە بزانێ مەسەلەن بۆ کوێ ئەچێ ئیشەکەی چییە سبەینێ تاقی ئێوارە کاتەکەی محەدد کە بەرنمەیەکی بۆ دانا عەفو بەرنمەیەکی بۆ دانا لەو بەرنامە بڵێ مەسەلەن لە 10 بۆ 12 ئەو ئیشەمەیە ئەچم ئەو ئیشاکەم ئەو کاتە بۆ ئەوە دانم لە 12 بۆ یەک ئەچم سەردانی فڵانە کەسەکەم یان ئەچمە مزگەوت یان ئەچمە هەر شوێنێک دوای ئەوەیش کات محەددە محەدد یعنی تۆ ئێستا ساڵی 2024 ڕۆیی ناگەڕێتەوە لەبەرەوەی گرنگە ئەبێ هەموو کاتێک کاتەکەی خۆت دانا بزانی مەسەن بەرنامەکە چییە و بۆ کوێ ئیشەکەی بۆچی ئیشەکەی کاتەکەت بە چیوە بەفی ڕۆبە یان ناکرێتەوە هەر بڵێ وڵا کاکە من کاتەکەم دێ کورە بەسرم برد نە کاتێ ژیان خوای گەورە کاتێکی داپێت ئەبێ بزانی کاتەکەت لە چیا بەسەرەوەی
بەنسبەت دەوامتەیە دوکانتەیە کەسابەتەکەی ئەتر هەچ کەسێک و ئینسان بە ئیشی خۆی وە کاتەکەی بەسەرەوە مهم ئەوەیە بزانی یعنی کاتەکەت محەددکەی لەبەر ئەوەی تێ نەپەڕێ لە ڕووی دەروونناسی و لە ڕووی ئەمانەوە بە تایبەتی مناڵان کەچی سێرەگەی هیچ کاتێکی نییە هیچ کە هەموو کاتەکەی بە سۆسیال میدیا و بە فەیسبوک و بە ئینستاگرام و بە یاری ئەم بۆ بجی و ئەمانەوە بەسەرەبا لە کاتێکدا تۆ سێرەکەی بەیانی وەها کاتەکەی خۆی سەرفکردە نازانێت ناو مشتەمەع دوو قسە بکە یعنی نازانێ پرسیارێکی لێ بکە نازانێت جواب بدات خەریکی موبایلەکەیەتی و یاخود ئایپاتەکەیەتی و یاخود یوتوبەکەی و یاخود ئەنستاکەی ئەم ئانەیە بەڵێ وەڵاهی کات گرنگە کات تۆ هەموو کاتێ ئێستا بۆ نمونە سعاتی دەیە تازە نایە تۆ بگەڕێتەوە بۆ هەشت ئەبێ محەددت کردووە کە بەیانی هەستای ئەم کاتە لە 9 بۆ ئەو ئیشاکەم یان خۆت ئەگەرە چووە مل 11 لە 11 بۆ 12 ئەچم ئەو ئیشاکەم تا قێوارە و ئیشاکەم نەک تۆ تا قێوارە ئیشێکتەیە بڵێ وڵا کاگە من ئیشەکەم نە ئەیلمە بەیانی نە کاتەکە لە دەستەڕۆ کاس بۆ مرۆڤ زۆر گرنگە لەبەرەوەی گوتویانە کات الوەقت منە الذهب کات لە ئاڵتونە بە فڕێدانی کات زەرەر بە مرۆڤەکە ئەگەیەنێەوە کۆمەلگاکەی دەوروبەرشی ئەگەیەنێ جا کات ئەگەر بۆ قوتاوی بێ ئەگەر بۆ مامەستا بێ ئەگەر بۆ جوتیارێک بێت ئەگەر بۆ مامەسایەکی ئاینی بێت ئەگەر بۆ مرۆڤێک بێت کە حتا لە ژیانی خۆی ڕێک بخات بۆ بەرنامەی ئەبێت پیلانی هەبێت بۆ دابشکردنی کاتەکانی ئەگەر هەر مرۆڤێک پیلانی نەبوو بۆ دابشکردنی کات و استەغلالکردنی کاتەکان بۆ ئەوەی گرنگی بە کات بدات ئەو مرۆڤە زەرەرمەند دەبێت و بگرە زەرش ئەگەنێتە دەوروبەرەکە چونکە بۆ نمونە ئەگەر قوتابیەک ئەو کاتێ خۆی دابش نەکا بۆ خوێندن و بۆ کاتەکانی خۆی ڕێک نەخات لەوانەیە کات بە فیڕۆ بدات و دواب بکە لەوانەکانی و زەرەرمەند بێ نەگاتە ئەو ئاسی کە تمۆحاتی خۆی تێدایە بۆ جوتیارێکە ئەگە بەر پیلانێکی نەبێت بۆ کاتەکەی خۆی بە هەند وەرنەگرێت و گرنگی بە کاتەکەی نەدات لەوانەیە وەرزی زستان تێپەر بێشتا ئەو جووت و ئەوەی تۆی خۆی نەکردەوە ئەمانە ئەبێ هەموو شتێک لە کاتی خۆیان بێت بۆیە کات ئەبێت بە فیڕۆن دەدرێت و چەندە گرنگی بە کات بدرێت ئەوەنە سەرکەوتووە بێ ئەو کەسە کە گرنگی بە کاتەکانەدات دەست بگەن بە کاتەوە چونکی دەستگرتن بە کاتەوە گرنگیدان بە کات سەرکەوتویانەکات و ئەو بنە کۆمەلگایەکی سەرکەوتوو هەر ئەم گەنجانەی کە بە تایبەتی ئەم ڕۆزگارە ئەبینی کاتەکانیان زۆربەیان کاتیان بە فیڕۆدەن بە مەشغوڵن بە مۆبایل و بەشتی لاوەکی ئاگە گرنگی بدەن بە کاتی خۆیان بۆ ئەوەی کە ژیانیان لەسەر ڕێک بخەن ئەبینی مرۆڤێکی سەرکەوتووە بن و لە ژیانە سەرکەوتوو بن. ئامۆژگاریم بۆ گەنجەکان نەک بەس هەر بەس گەنج بێ حتا ئەوەی گەنجە و ژن و ماڵ و مناڵی هەیە نابێت مەسەرەن هەموو کاتێک دابنچێت و یامە ئێستاکە چێنێ ماڵ هەیە و یاران بوو بە بۆنێ ئەم تەکنۆلۆژیای ماڵین تەکنۆلۆژیا وەڵا تەکنۆلۆژیا بەڵێ قەیناکە بۆ بەرژاوندێکی چیە علم و ئەمانە بەس بەداخەوە گەنجەکان ئێمە بەکاری دێنن بۆ شتی پوچەڵ و یعنی و شتێکی بێسوود و ماڕمێن ئێستا بڕۆسێت ئەم محکەمەیە بکە لە محکەمە چەنەها ئافریساکە تەلاق دێ بە بۆنی چیوە وەڵا پیاوەکەی علاقەی کردودان شتۆ چاتی کردو شەوان باشە تۆ مۆبایل بەکاردێنی باشە بۆ فکر لەوە ناکردەوە ماڵەکەت کەم و کوڕەکەی چاکەیتەوە ماڵەکەت چی پێویستێکی چی پێ داویستێکەیە تربیەت منداڵەکان بدەیت بۆ ئەو ساکە ئەڵێن مەسەرەن کۆبوونەوەی باوکانیە بۆ ناڕووی ئامادەبی لە مەکتەب بزانین مناڵەکە چیەکە چی ناکە تا چیڕادێک مەسەرەن باشە و باش نییە مەسەرەن تو دانیشتە وڵا بە قەیناکە فڵان ئەمە طبعا تەسیر لە عایلەکە.
جوان زۆر و شەی جوان دەربارەی کات نووسراوە لە نمونەوەی کە کات وەکو شمشێر وایە ئەگەر نەی بڕی ئەت بڕێت بەڵام بۆ خەڵکێکی ڕۆژهەڵاتی بۆ کەسێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بە شێوەی گشتی ئەمە هەر وتەی سەردیوارەیان نووسراوێکی سەرکاغەزە وەک پێویست ڕێز لە کات نەگیراوە وە کاتیش استیقلال نەکراوەوەی کەسەکە بتوانێت ڕێز لە کاتەکەی خۆی بگرێت تۆگە سەیری ئەو کۆمەلگای خۆمان بکەی زۆرترین چایەخانەمان هەیە و زۆرترین کافتریاش کراوەتەوە لە نیشانی ئەوەیە کە ئێمە نەکاتمان بەلاوە گرینگە و نەڕێزی کاتی شەگرین بەشێکی زۆریشی ئەوەیە کە ئێمە لە بۆشاییدا ئەسوڕێنەوە بۆیە کات بەلای ئێمەدا گرنگجێکی ئەوتۆی نییە مەسەلەن بە شەهر زۆری شتەکانمان بەڕێکەوت ڕوەدەن بۆ نمونە بەڕێکەوت خوێندن تەواوەکەین بەڕێکەوت وا بووە مەسەلەن لەو پۆست و ئیمکانیەتێکمان بەدەستێنەوە کاتمە بۆی ترخان نەکردووە تە بڕۆ لەر کەسێک بپرسە بزانم ڕێپرسێ بکەین بزانین چەند کەس لە ماوەی ساڵێک دەچەند کتێبی خوێنێتەوە چەندە لە ڕووی مەعریفەوە خۆی دەوڵەمەند کردووە کاتەکەی خۆی استیغلال کردووە بتوانێتی کە سوود لە کاتەکانی خۆی وەگرێت زۆرترینمان ئەو شتانەی کە ئەیکەین نازانین خۆشمان چۆن مەسەلەن ئێستا من هاتوومەتە سۆران لە ڕوانز هاتووم خۆشم بەڕاستی نازانم لەو سەناتوم بۆیە نیشانی ئەوەی ئێمە لە بۆشاییدا ئەسوڕێنەوە کاتمان بەلاوە گرنگ نییە کات زۆر گرنگە بۆ مرۆڤانمان بۆ ئینسان کە لە ژیانی ڕۆژانەیدا گرنگی بە کات بدات ئێمە بەهۆی ئەوەی کە باغ بە کاتمان نادەین زۆرترین کات زۆربەی کارەکانمان پشتگوێ دەخەین ینی بەهۆی کاتەوە کات شتێکی زۆر بەنرخە لە ژیانی مرۆڤداوە لە قورئانی پیرۆزدا ئاماژەی بۆ کردووە کە کات بە فیڕۆدان سەبارەت بە ئەرکانی ڕۆژانە ئەرکێکی ڕەوانیە و سەبارەت بەوەش زۆر پێیڤمان هەیە کە هاوڵاتیان بەکاری دەهێنێت سەبارەت بۆی کە کاتمان نییە لەسەر ئەو ئەرکانی کە ڕۆژانە هەیە و کاتیش شتێکی گرنگە و بەنرخە هەموو ئینسانێک گرنگی پێبدا ئیحتیمامی پێبدا چونکە کات هەمیشە ئینسان کاتێک کاتی دابین کرد ئەوە هەست بە ماناداری ژیان دەکات و دەتوانێت ژیانی ڕێک بخات و ئەرکەکانی ڕۆژانەی دیاری بکاتن بەهۆی کاتەوە ئەگەر هەر کاتێک ئینسان کاتی نەبوو یان کاتی بۆ شێوازەکانی ژیانی دانەنە ئەوە ئینسانێکە کە لە ژیان بەردەوام نییە بۆیە هەر کاتێک کە ئینسان کاتی دانا بۆ ژیانی خۆی ئەوە هەست بە مانادارەتی ینی ژیانی دەکاتن جا ئینشاڵڵەوە پێویست ئەکاتن کە هەموو کەسێک بە هەموو حاڵاتیەک گرنگی بە کاتەکانی ژیانی خۆی بداتن. کات واتە ڕێخستنی ژیان هەرێکێک لە ژیانی ئێمەدا بە کۆمەڵێک بارودۆخدا تێپەڕ دەبین ژیانی هەریکێکمان جیاوازە لە یەکێکی تر ڕنگ بێ کاتێک بەدەست یەکێکەوە بێت وەختەکەی زۆرتر بێ بۆ یەکێکی تر بە جۆرێکی تر بێ دەکرێت ئێمە ڕێکی بخەین ناکرێت 24 ساعتە دانیشین بە دیار تەلەفۆنێکەوە شاشەیەکەوە ئایپادێکەوە دەکرێت کات بۆ ئەوە تەرخان بکەین بەس ناکرێت هەموو تەواوی ڕۆژەکە یاخود نیوەی ڕۆژەکە بەمە بەسەر بەرین کات بەسەربردن تەنیا لە ڕێگەی سوشیال میدیاوە نییە دەکرێت زۆر جار کات بەسەربردن بە هەندێک شتی لاوەکشیەوە بێگومان ئینسان پێویستی بۆ جۆرە شتە لاوەکیانەیە دەکرێت زۆرجار بۆ دەرونی ئینسان یاخۆت ڕێخستنی ئیشێکی دەکرێت بەو شتانەوە خەرگی بە بەڵام نەکو بەو جۆرەی کە تەواوی ڕۆژەکەی لێ دابینکە بۆ نمونە هەڵسان لە خەو لە کاتێکی زوودا بۆ خۆی ئەمە بەدەستهێنانی کاتە خوێندنەوەی کتێب ئەما بۆ خۆی بەدەستهێنانی کاتە بە جۆرێک لەو جۆرانەکە سوودت پێدەگەێنێ با کاتێکی زۆر بەسەر بڕێ بەڵام سوودێکی باشت پێدەگەێنێ بۆ نمونە خانمان زۆرزا بۆ خەریک دەبن لە چێشخانەکانی ماڵەکانیاندا خواردن دروست دەکەن چیرنێک دروست دەکەن ئەمە بۆ خۆی ڕاستە کاتێکی زۆر دەبە بەڵام بەدەستهێنانی شتێکی باشترە بۆ خۆی خەوتنی زۆر بە فیڕۆدانی کاتێکی زۆر زۆرە من دەتوان بەراوردی کەم بە بەکارهێنانی سوشیال میدیا لە کاتێکی زۆر زۆردا ئەو جۆرە دەتوانم بڵێم وەکو یەک خراپی هەیە بۆ سەر دەرونی ئینسان کات بەشێکی گرینگە لە سەرکەوتنی ژیانی ڕۆژانەماندا ڕێزگرتن لە کات پێویستە بۆ هەر بەرنامە و کار و کاسبیە کە هەمانە لە ژیاندا پێویستە ڕێز لە کات بگرین و کات دابەش بکەین چونکە بەبێ ڕەچاوکردنی کاتووە بەبێ ئەوەی کە حیساب بۆ کات بکەین ناتوانین بەرنامەکانمان وەکو پێویست ڕێک بخەین و سەرکەوتو بکەین مەسەلەن کە وەرزی زستاندا دێت کاتێکەوە ئەخوازیتکەوە زیاتر بە خوێندنەوە خۆت مەشغوڵ بکەیت چونکە یاخۆت بە کات
کاتەکە زیاتر بە خوێندنەوە بەسەر ببەیت چونکە لە زستاندا وەرزی ئیشکردن نییە یاخود دەبینی لە وەرزی هاویندا کە وەرزی ئیشکردن و مەزاری ئیشکردن هەیە دەبی هەوڵ بدەیت ئەو ئیشانەی کەوا لە ناو ماڵ هێتە یان لە خان و هەتە یان لە ڕێزوباخەیە کاتەکانت بۆ ئەو ئیشانە دابین بکەی یاخود دەستنیشان بکەیت بۆیە دەبی کاتەکان بەپێی ژیانی خۆت دەستنیشان بکەی و بەرنامە دابنیت بڵێ لەو وەرزەدا کاتەکانم تەرخان دەکەم بۆ ئەو کارە مثلەن یان لە ژیان یان لە تەمەنی لاویتدا کاتەکان دەبی تەواو دابنی بۆ ئەو ئیشانەی کەوا لەگەڵ تاقی خۆت دەگونجێت بەپێی تەمەن ینی تەمەنەکەت لە چ ئاستێکە دەبی کاتەکانت بۆ ئەو کارانە دەستنیشان بکەی کەوا لەگەڵ تاقی خۆت دەگونجێت کات پێم وایە یەکێکە لە بەهاترین شتەکان کە خوای گەورە بە مرۆڤی داوە بۆیە نابێ بە هیچ شێوازێک بەفی ڕۆی بدەی و بە هیچ شێوازێک لە دەستە خۆی بدەیت بۆیە ڕێزگرتن لە کات ڕێزگرتنە لە خۆت و سەرکەوتنی خۆتە بۆیە هەر کەسێکەوە ڕێز دەکات نەگرێت و کات بۆ خۆی دانەنێت ئەوە لە هیچ کار و کاسبیەک و لە هیچ بەرنمەیەکی سەرکەوتو نابێت من خۆم مثلن هەفتانە بیر لەوە ئەەکەمەوەکەوە کاتەکانم چۆن دەستنیشان بکەم مثلەن ڕۆژەکان ڕۆژێکە بۆ مثلەن بۆ دەوامە ڕۆژێک بۆ گەشتە ڕۆژێک بۆ کارە ناکرێت تۆ بەبێ دەستنیشانکردن یا خودت بەبێ ئەوەی کەوا کاتەکان ڕێک بخەی ڕێک ژیانەکەت هاکەزایی بچێتە دوێ و چت هاتە پێش ئەو بکەیت. کاتێکی زۆر بە دیار دووکەڵەوە مەبەستم لە کافتریاکانە گەنجانی ئێمە زۆر جار دەچنە کافتریا وەختێکی زۆر بەسەر دەبن هەم کاتێکی زۆرت لێ دەبا هەم زیان بە جەستەی خۆت دەکەینی بە هەڵکێشانی ئەم دووکەڵەکە دەچێتە جەستەی ئینسانەوە. بەڵام خەڵکێکی ڕۆژ ئاوایی مەسەلەن باس لەوانە ئەکرێکە ئەوان بۆ ئەوەی کاتیان بۆ بگەڕێتەوە دلوبەرگەکانی خۆیان لە قۆتبووە کردە بە زنجیر بۆ ئەوی کاتیان لە دەست نەچێت. ئەمە ئەو پەڕی معریفەیە بەڕاستی بەڵام بۆ ئێمە ڕۆژەڵاتی و بە تایبەتیش لە عێراق و لە عێراقیشدا هەرێمی کوردستان کاتمان ڕێزمان لە کاتی خۆمان نەگرتووە کاتەکانمان بە فیڕۆ ئەچەن زۆرترین کاتەکانمان بەشتی لاوەشی بەسەربن بۆ منش هۆکار دەرئەنجامی خراپیشی لێکوتو بۆن لە فەراغی کات زۆرجار کێشەی عائیلی دروستە بن کێشەی کۆمەڵایەتی دروستە بن و کێشەی دەرونی دروستە بن لە نزیک ئەوەی کە ئێمە فەراغی کاتمان هەیە ناتوانین بەشتی باش قەرەبووی کەینەوە بۆیە مەسەلەن ئێستا وای لێ هاتووە تو ناتوانین لە شوێنێک بە ئیسراحەتدا بنیشی هەمووی کێنەی کراوە بە جۆرێک لەوە بەرهێنان و لە سەرمایەداری ئەوانە بۆیە کات بەلای ئێمەوە ئەو شتە گرنگە نییە کە بیرمان لێ کردووە بەڕاستی بە نرخیش نییە لە لای ئێمە. بەرلامو شتێک کات من بە جەوهەری ژیانی مرۆڤ ێزانم کات ئەگەر ئێمە بین لە بەهای کات تێبگەین دەتوانین وەکو مرۆڤ ئایندەمان هیوامان پرۆژەمان بەرنامەمان لە ئایندە ڕوون بکەینەوە دەتوانین ئەو کاتێک کە لە بەردەستمانە یاخود لە بەردەممانە بەهای بزانین کە بەهامان زانی ئەو کاتە ئێمە دەتوانین لە کات تێبگەین ئاخۆ کات چەندە گرنگە بۆ ژیانی مرۆڤ چەندە کاریگەرە بۆ ژیانی مرۆڤ چەندە بۆ پێشکەوتن و توانستەکانی مرۆڤ گرنگە ئێمە ڕەنگەوە بیرمان کردبێتەوە هەمیشە بڵێن کات ئێستا ئایندا ڕابردوو ئێستا و ئایندا بەڵام پێچەوانەکەی بەڕای من بەدیدی من لە ڕوانگەی منەوە کات ئێستایی ئەبێ واز لە ڕابردوو بێنین بۆ کات نابێ حەسرەتی بۆ بخوازین ئەو کاتی کە لە بەردەستماندایە بەڵام واز لە ئایندەش بێنین بەڵام ئەبێ ئێمە بین ئیش لەسەر ئێستایی کات بکەین آخر ئاخۆ چۆن بتوانین ئەو کاتە بەهادارە ئەو کاتە گرنگە بۆ پێشکەوتنی مرۆڤ ئینسانیەت بەکار بێنین بۆی ئێمە بتوانین لە ئایندا
ئیشی لەسەر بکەین یان لە ئایندە سوودی بۆ مرۆڤایەتی هەبی سوودی بۆ ئێمە بێ سوودی بۆ پێشکەوتن و بەرەو پێشەوە بردننی هزر و توانا و ئاقلیەت و ئایندەی دیاریکردنی ئایندەی ئێمەوە هەبێت. وەک ڕوونە کات یەکێک لەو دیاریانەیە کە خوددا بە ئینسانی بەخشیوە و جیاواز لە بوونەوەرەکانی دیکەی سەرڕووی زەوی و مرۆڤ بە حکمی توانای بیرکردنەوە و توانای داهێنانی هەیە لە ڕێی ئەو کاتەوە ئەتوانێت چالاکیەکانی خۆی ئەنجامدا. جا ئەو چالاکیانە بە گوێرەی کاتەکەیە و هەروەها ئەو کاتەکە ئینسان مرۆڤ هەیەتی ئەتوانێت لە کۆمەڵێک بواردا لە کۆمەڵێک شتدا سەرفیان کات و بەکاریان بینی. هەم لایانی باشەیان هەم لایانی خراپە لەو کاتە ئەتوانێت ئیسیفادەیان لێ بکە. کاتی بەتاڵ هەم سوودی هەیە هەم زیانی هەیە مرۆڤ ئەتوانێت لە کاتی بەتاڵدا کۆمەڵێک لە چالاکی باش کۆمەڵێک لە داهێنان کۆمەڵێک لە خزمەتکردن بە چواردەوری خۆی بە کۆمەلگای خۆی بە وڵاتی خۆی بە نیشتیمانی خۆی بکات و لە هەمان کاتدا هەر ئەو مرۆڤە ئەتوانێت لە کاتە بەتاڵی کە هەیتی بەخراپە بەکاری بینێت. جا خراپە بەکارهینانەکەی بە هەر شێوازێک بی دەرچوونی کۆمەڵاتی بی دەرچوون لە یاسابی هەر دەرچوونێک بێتن ئەتوانێت بە خراپە بەکاری بینێت جای گرنگە ئینسان ئەو کاتانەی کە هەیتی لە باشە بەکاری بینێت و لە باشە سەرفیان بکاتن و کات هەم لە لانی دینیشەوە گرنگی خۆی هەیە چونکە خدای گەورۆنە لە قورئاندا باسی ئەکاوە سوێندی پێ ئەخواوە کاتەکانی مرۆڤ دابش کراینە چەندی نمونەت هەیە یعنی کات و بانگەکان ئەدرێتن ئەوە ئاماژەی لۆ گرنگی کات لە ڕامەزاناندا لە دەقە و سانیەک ئەگەر ئەتو پێشمە لا بانگدا فتار بکەوە ڕۆژوەکە حساب ناوێت کە ئەوە گرنگی کاتە یعنی هەموو ئەوانە لە چوارچێوەی گرنگی کاتدانا جا لایەنە کۆمەڵایەتێکە لایەنە دینیەکە لایەنە سیاسی و نیشتیمانیەکان هەر هەموو ئەوانە بە گوێرەی کاتەکان چالاکیەکان ئەنجامەدرێت. بەداخەوە بۆ وەرنەریت تۆڕە کۆمەڵایەتیەکان هەندەی کات لە ئینسانە کوژن هەندەی کات لە مرۆڤە کوژن بەهای کاتی کەم کردوتەوە تۆڕە کۆمەڵایەتیەکان بەداخەوە بۆیە پێویستە مرۆڤ ئینسان بایەخ لە بەهای بۆی ئەڵێم لە بەهای کات تێبگەین پێویستە لە بەهای ئەو کاتە تێبگەین بۆی ئێمە چیتر نەت بە تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە ئەو بەهایە نەکوژین ئەو جەوهرەی ژیانی خۆمان نەکوژین کە کاتە چکە من کات بە جەوهری سەرەکی ژیانی پێشکەوتنی مرۆڤایەتی و مرۆڤ و ئینسان داهێن ئومێد دەکەم تۆڕە کۆمەڵایەتیەکان نەبنە بەربەست و نەبناوەی کاتمان بە هەدەر بدەن و هەوڵ دەین کاتەکان دابەش بکەین بە پێی ئەو تەجروبە ژیانەی کە لە ڕابردوو هەمان بووە ڕابردوو بکەینە تەجروبە و ئێستا بکەینە بەرنامەی کارمان بۆ دابشکردنی هەموو ئەو کاتانە بۆ کارپێکردنی کات بۆ تێگەیشتن لە بەهای کات و بۆ تێگەیشتن لە جەوهری ئەو جەوهرەی کە پەیوەستە بە ژیانی مرۆڤەوە پێوترێ کات. دەربارەی کات گرینگە ئەرێ ئەو کەسانەی پرۆژە و بەرنامی هێبن ئەتوانی کاتی خۆی بە زوانی دابڕشت و سود لە هەموو کاتەکان بینی ئەگەر لە ژیان تا بێ بەرنامە و بێ پرۆژە بووی حتمما کاتەکەت بە فیڕۆ ئەچیت و گرینگە هەموو کەسەکەم و تاکەک گرنگی بە کات بدات و بەرنامەی کاتەکانی دیار بیت و ئەو کەسەی پرۆژەی هەیە لە ژیانی خۆی و خاوەن پرۆژەیە و خاوەن کار و ئیشە حتمما بەرنامی لۆکاری خۆی دانایە و ئێمە کورد کۆمەڵگە ئێمە لە زۆر گرنگی بەکات نادێن بەداخەوە ئەکرێ زیاتر پێداچنی بەژانی خۆمان بکەین و خاوەن پرۆژە و بیرۆکە بین بۆ گرنگیدان بەکات چونکە کات زۆرە کات گرینگە هەموو تاکچی ڕاستدا کات گەوهرێکی بەنرخە لە ژیانی هەر ئینسانێکدا و پێویستە ڕێز لە کات بگیرەوە کات بە فیڕۆ نەدەن بە تایبەتیش گەنجان و بە تایبەتی مرۆڤ بوونەوەرێکی تەواو جیاوازە خوای گەورە عەقڵی پێداوە بە ئەو کاتێک لە بەردەستدا دەتوانێت داهێنان بکەوە دەتوانێت گۆڕانکاری بکات و مرۆڤەکان لە ڕاستیدا من پێم وایە نابێت مشەخۆرانە بەسەر گۆی زەویدا بخولێنەوە لەو گەشتەی ژیانیاندا و ئەو کاتێککە لە بەردەستیانە پێویستە بەکاری بهێنێن بۆ سوودگەیاندن بە خۆیانیان بە خێزانەکانیان و بە دەوروبەر و کۆمەڵگاکانیان